هەڵبەتە جەژنی نەورۆز جەژنێکی مێژووی نەتەوەی کوردام پێویستە نەتەوەی کورد ئەم ڕۆژ بە ڕۆژ ئەم یادە زەقتر کاتەوە بۆ ئەوەی پامێک لە ڕێگەی ئەم بۆنەوە بدەین بە دژمنانماندا هەر چوار پارچەی کوردستان بە جلوبەرجی ئاڵاواڵاوە بە جلوبەرجی کوردیەوە بە زامانی کوردیەوە و پەیامی قەندیل لەم ڕۆژەدا بگەێنین بە دژمنانی کورد لە هەر شوێنێکی کوردستاندا هەیەن ئێمە پێویستە بخێنین ناو پرۆگرامەکانی خوێندن و خوێنکاران و قوتابیان لە قۆناغەکانی سەرەتاییەوە ڕابێنین کە چۆن ئەمە جەژنێکی نەتەوەی خۆمانە و ئەو مافی خۆمان لێ زەوت کراوە پێویستە ڕەمزێک دانرێ ئەم ڕەمزە ڕەمزێکی سەرتاسەرەی نەتەوەی بێ لە قەندیلەوە بهێت لە شارێک دانرێ لە شارێک ببێ بە ڕەمزێک ڕۆژێک لە پایتەختی کوردستان بێ کە شاری هەولێر ڕۆژێک لە پایتەختی ڕۆشنبیری کە شاری سلێمانیە تا ئەو کاتی هەر چوار پارچەی کوردستان دەگەنەوە بە یەک و ئاواتەکانمان دێتە دی بەڵێ قەندیل ئەو شوێنەیە کە زۆرینەی کوردانی باشووریش جگە لە پارچەکانی تر لە بۆنە نیشتیمانیەکان بە تایبەتی لە جەژنی نەورۆز ڕوتێ دەکەن و مەبەستی یادکردنەوە و بەرزکردنەوە ئەو یادە بەرزە هاتنەوەی جەژنی نەورۆز پیرۆزبایی خۆم تەواوی ئاراستەی کوردستان دەکەم و هیوادارم ئەم ڕۆژە بە بەرز بنرخێن و خەڵکی بە یەکڕیزیەوە ئەم ڕۆژە بەرز بنرخێنن هیوادارم ئاگیان لە سروشت و ژینگەی کوردستان بێکە دەستنە دەرەوە بۆ سەفرە و گەشت و ئەم ڕۆژە بە گیانی برایەتی قوبوڵ بکەن و بۆ نایێرانی کورد هیوادارم کورد و کوردستان سەرفراز بێ و هەر ئاوادامی کوردستان سەبارەت بە قەندیل هیوادارم لەو ڕۆژەدا ئێمەی کورد بە تەواوی بە خوشک و برایانەوە بچین لەگەڵ هەڤاڵان ئەم ڕۆژە پیرۆز بکەین ئەم ڕۆژە لەوێن دەر چونکە قەندیل ڕەمزی کوردایەتیە باب هیوادارم لەوێن دەر ئەم ڕۆژە پیرۆز بکەین و ئەگەر سێرکێن نەورۆز لەگەڵ قەندیل دوو دەستەواژن ئەگەر دوێنێکەنیە مانایەکیان بەخشی بێ ئەمڕۆکە ماناکەنێن ماناگەلێکی گەورەتری لە خۆ بینیوە نەورۆز پاش چەندەیەک بۆ دوایەوە بۆ تەسمبولی مانەوەی گەلێک هەر جارێک کە باسی نەورۆز دەکرێت بوونی بەرامی ئەوەی لێدێت کە نەتەوەیەک هەیە بۆ پەیوەستە قەندیل ئەگەر دوێنێکە جێگای عشاردانی خەڵکێک و خۆ پاراستن بووە ئەمڕۆکە بێتە سمبولێکی گەورە لا نەهێشتنی هەندێک شت و هەروەها گۆڕانی ئەو کێشانەی ململانێنی کە لە ناوچەکەیدا هەیە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە کە ئەم دوو دەستەواژەیە ئێستا تێکەڵا بوونە و بەرجەستە بوونە ناتوانین قەندیل لە نەورۆز بکەینەوە نەورۆزیش لە قەندیل بکرێتەوە لە لای شتری شۆ دەتوانم بڵێم وەکو خەونێک ڕۆژێک دابێتن ئەگەر سمبل لەسکەر ڕوو حەسیپیەکانی شەروانان لەوێن دەرێکەوە گڵکۆیەک هەبێتن و هەروەها ئاتەشگەدەیەک و مەشخەڵی ئەو ئاگرەیە لەوێن دەرەوە بگازرابەوە بۆ هەموو گۆڕەپانەکانی هەر چوار پارچەی کوردستان و ڤیستەڤاڵ وشتی گەورەی بۆ بکرابایە وەکوی کە لە ئۆڵمپیات هەیەە قەندیلیش ببە ئەو ڕێچکەیە و مەشخەڵەکەی هەردەم داگیساوبایە بۆ نەوەکانی داهاتوو بۆی ئەو سمبلی بمابایەوە کە بەیەکەوە ئێستاکە نەورۆز و قەندیل بە یەکترەوە جوان بوون بۆ یەش دەڵێم هەمومان نییە چەند جوان دەبێت هەم بە جلو بەرجی کوردیەوە ئاڵ و واڵابین نەورۆزێک کە پڕ لە مەشخەڵی خۆشی و شادی و سەرفرازی و بێکەوە بوون بێتن لە بنارەکەی ئەوە بکرێتەوە و گەڕەکەی دابسێت